دەستگیرکردنی بنەماڵەی دادخوازان دەرەنجامی پێچەوانەی دەبێت. لەم ڕۆژانەی نزیکبوونەوە لە ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینە ئامینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادیدا دام و دەستگا ئەمنیەتیەکانی ڕژیم ئاستی دەستبەسەرکردنی بنەماڵەی قوربانیانی ئەم شۆڕشەیان پەرە پێداوە. ئەم دەستبەسەرکردنانە زیاتر ئەو کەسانە لە خۆ دەگرێت کە لە کۆمەلگادا کاریگەریان هەیە و ڕژیمی ئیسلامی لەم ڕۆژە هەستیارانەدا لە بوونی ئەوان دەترسێت. ڕۆژی سێشەممە سیویەکی گەلاوێژ هێزەکانی ڕژیم هەڵیان کوتایە سەر ماڵی ماشەڵڵا کەرەمی باوکی محەممەد مهدی کەرەمی یەکێک لە ناڕازیانی ئەعدامکرا و دەستگیریان کرد. سەرچاوێکی ئاگادار لەم پەیوەندیەدا ڕایگەیان کە مەئمورانی ڕژیم ئەمیر حوسەین کوهکان پارێزەری محەممەد مهدی کەرەمیشیان دەستگیر کردووە. محەممەد مهدی کەرەمی لە سەردەمی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی لە شاری کەرەج دەست بەسەر کرا. ناوبراو بە پەروەندەسازی ساختە و وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ لەژێر ئەشکەنجەی درەندانەدا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا و لە حەفتەی ڕەشەمەی ساڵی ڕابردوودا لەگەڵ سەید محەممەد حوسێنی لە سێدارەدرا. ئەو ستەمەی کە لەو دوو لاوە کرێکارەکرا ئاگری بەردەوامبوونی شۆڕشی بڵێ سەدارتر کرد. هەل لەو ڕۆژەدا هێزە ئەمنیەکان لە شاری سەقز شەرمین حەبیبی هاوسەری فەرەیدون مەحمودی یەکێک لە قوربانیانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینایان دەست بەسەر کرد. بەپێی هەواڵێکی دیکە ڕۆژی شەممە 28 گەلاوێژ حەسەن دەرەفتادە باوکی کۆمار تازەلاوێکی تەمەن 16 ساڵ کە لە پیرانشار گیانی لەدەستدا لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە بانگێشت و بۆ ماوەی چەند کاتژمێر دەست بەسەر و لێپرسینەوەیان لەگەڵ کرا. بەپێی ئەو هەواڵانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بڵاو کراونەتەوە ژمارێک لە بنەماڵەی دادخوازان لەوانە خوشکی حەدیث نەجەفی و باوکو برای حەمید ڕەزا ڕوحی یەکێکی تر لە قوربانیانی ئاخێزی شۆڕژگێڕانە لە پەیجەکانی خۆیان لە ئینستاگرام ڕایان گەیاندووە کە ئەوان لەژێر گوشاری توندی ناوەندە ئەمنیەتیەکاندان. ئەو گوشارانە هەر لە درێژەی گوشارەکانی چەند مانگی ڕابردوودا چڕتر بوونەتەوە. ئەزیەت و ئازارە ئەمنیەتیەکان بۆ سەر بنەماڵەی دەست بەسەرکراوان و قوربانیانی ئاخێزی شۆڕژگێڕانە هێندە سەخت و بێبەزەیانەیە کە بۆ نمونە ڕۆژی 30 گەلاوێژ معسومە ئالحوسێنی دایکی ماکان داوەری یەکێک لە ناڕازیانی خەڵکی لەنگرود بەهۆی فشار و گرفتەکانی پرسی دەست بەسەربوونی جگەر گۆشەکەیەوە گیانی لەدەستا. هەر لەو پەیوەندیەدا ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژی 30 گەلاوێژ راپۆرتێکی 43 لاپەڕەیی سەبارەت بەو گوشار و ئەزیەت و ئازارەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا خراوەتە سەر بنەماڵەی قوربانیانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینە ڕاگەیاند. دیانا ئالتاڤی جێگری بەڕێوەبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی وتی ستەمی دەسەڵاتدارانی ئێران هیچ سنوورێک ناناسێت. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە هەوڵێکی ترسنۆکانەدا بۆ شاردنەوەی جنایەتەکانیان بە پێشگرتن لە دادخوازی بنەماڵەکان و هەوڵەکانی ئەوان بۆ دادپەروەری و ڕاستی و قەرەبووکردنەوە و تەنانەت ڕێگریکردن لە چاندنی گوڵ لەسەر گڵکۆی ئازیزەکانیان ڕەنج و ئازاری ئەو بنەماڵانە زۆرتر کردووە. بەڵام دەرەنجامی ئەو ئەزیەت و ئازار و گوشارانە لەم ڕۆژانەی سەروبەندی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادیدا چی دەبێت؟ هەڵسوڕاوێکی مافی مرۆڤ بەم شێوەیە وەڵامی ئەم پرسیارەی دایەوە. ساڵێک لەمەوبەر لە مانگی گەلاوێژ کەمێک بەر لە کارەساتی مەرگی ژینە ئامینی ژمارەیەک لە بنەماڵەی قوربانیانی ئابانی 98 دەست بەسەر کران. ئاکامەکەی چی بوو؟ شۆڕشی ژینە ڕوویدا. وەرەی بەرز و خەباتکارانەی ئەو بنەماڵانە و بەتایبەت دایکانی دادخواز ئەم ئیدعایەی پشتڕاست دەکاتەوە. سەرکوتگەرانی ڕژیم گوشارێکی ئێکجار زۆریان خستوتە سەر دایک و باوکی بوێر و خۆڕاگری ژینە ئەمینی بۆ ئەوەی کە خۆیان لە گرتنەبەری هەر هەوڵ و ڕێوشوێنێکی ئەوتۆ بە مەبەستی بەرزڕاگرتنی ساڵیادی کچە ئازیزەکەیان و هەروەها یادی ئەو شۆڕشەی کە بە ناوی کچەکەیان ڕازاوەتەوە بە دوور بگرن. ئەوان هەر لەو پەیوەندیەدا هەفتەی داهاتوو ساڵح نیگبەخت پارێزەری ئەو بنەماڵەیە بە کۆمەڵێک تۆمەتی دروستکرا و ساختە دادگایی دەکەن. مژگان ئفتخاری دایکی ژینە وێڕای بڵاوکردنەوەی وێنەیەکی نوێی کچە گیان بەخکردوەکەی لە کاتی دەستبەسەربوونی لە پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی لە ئەستۆریەکی ئینستاگرامدا نووسیویەتی یادی ئەو لە دڵی جەماوەردا بۆ هەمیشە زیندوو دەمێنێتەوە. هاوڵاتیان لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێرانەوە بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز، ئاین، زمان و ئەندیشە دێن بۆ سەردانی گڵکۆی جگەرگۆشەکەیان. لەو پۆستەدا ڕوو لە مەحسا کە مەرگی ئەو
چەخماخەی ناڕەزایەتیەکانی ئەم دوایانەی ئێرانی لێدا هاتووە تۆ لە ناو دڵی پاکی جەماوەری ڕەوشت بەرزی ئەم وڵاتە و لە پەنای خەون و ئاواتە بەرزەکانیاندا جێگەت گرتووە و بۆ هەمیشە زیندوو دەمینێتەوە. خاتوو افتخاری لەو پۆستەدا باز لەو دایکە پیرە مێهرەبانە ئازەری زمانە دەکات کە بە زەحمەت دەتوانێت بە ڕێگادا بڕوات، بەڵام سەرەڕای داخرانی بەشی ناوەوەی ئارامستانەکە بە ڕووی ئۆتۆمبیلەکاندا بەشێک لە ڕێگاکە بە هاوکاری کچە جوانەکەی و بە گۆچان دەپێوێت. هەروەها ئاماژەی کردووە بە کوڕێکی لاوی موزیکژەنی باکووری وڵات و کچێکی ژیر و خوێندەواری کورد و منداڵانی شیرین زمانی بەلوچ کە شێعر بۆ ژینا دەڵێنەوە. ورەی بەرزی موژگان افتخاری دایکی قارەمان و بوێری ژینا لە نێو زۆربەی دادخوازان و دایکانی جگەر سوتاودا بووەتە باو و دەتوانێت هەموو هەوڵە سەرکوتگەریەکانی بەرپرسانی ئەمنیەتی ڕژیم بە دژی خۆیان هەڵبگێڕێتەوە.